باوەڕکەن حکوومەت بە هیچ شێوەیەک پێی خۆش نییە دەست بە مووچەی هیچ فەرمانبەرێک ببات و کەمی کاتەوە. ئێمە نەمانویستووە مووچەکەم بکرێتەوە. من لە ئێوە زیاتر حەزەکەم مووچەی فەرمانبەرانی ئەم حکوومەتە ئەم هاوڵاتیانە وەکو خۆی بدرێ لە کەوتی خۆشی بدرێت. یعنی ئەو برادەرانەی کە باز دەکەن با بیدەین، وەڵڵاهی منیش حەزەکەم وەرن با بیدەین، بەڵام سەرچاوەی داهاتەکەم پێشام بدەن با بیدەین. کە دەڵێنیش بە پێی بودجەی بەردەست معنای ئەوە ئێمە بڕیارمان نەدەوە لەسەر 21 لە سەدیان 18 لە سبەی ئێمە بتوانین بودجە زیاتر بێتە بەردەستمان بەو ڕێژەیە مووچە زیادەکەینەوە و هیوادارین لە کاتێکی نزیکدا بتوانین ئەو کێشانە بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر بکەین. زۆر پرسیەوە کراوە کە بۆچی لە قەیران پەنا بۆ بڕینی مووچە دەبن یان مووچە بە ڕێژەی 21 لە 18 لە 100 ئەوانە کەم کراوەتەوە. بەڕێزان، باوەڕکەن حکوومەت بە هیچ شێوەیەک پێی خۆش نییە دەست بە مووچەی هیچ فەرمانبەرێک ببات و کەمی کاتەوە. و من حەز ناکەم بڵێن مووچە بڕدراوە، مەسەلە ئەمە خۆگونجاندنە لەگەڵ بودجەی بەردەست. ئێمە نەمانویستووە مووچەکەم بکرێتەوە. من لە ئێوە زیاتر حەزەکەم مووچەی فەرمانبەرانی ئەم حکوومەتە ئەم هاوڵاتیانە وەکو خۆی بدرێ لە کەوتی خۆشی بدرێ، بەڵام کەنەت بێ چی ئەتوانی بکەیت. یعنی ئەو برادەرانەی کە باز دەکەن با بیدەین، وەڵڵاهی منیش حەزەکەم وەرن با بیدەین، بەڵام سەرچاوەی داهاتەکەم پێشام بدەن با بیدەین. ئێوە دەڵێن داهاتی ناوخۆ، من بە ئەوەشتم پێ بڵێن داهاتی ناوخۆ لە سەرەتای کابینەکەەوە ئێمە داهاتی ناوخۆمان بە ڕێژەیەکی بەرچاو زیاد کرد، بەڵام هەر ڕێک دوای ئەوە ئێمە تووشی دوو قەیران بووین کە کۆرۆنا هات. کۆرۆنا جارێ کێشەیەکی گەورەی تەندروستی بۆ ئێمە دروست کرد هیچ، بەڵام کێشەیەکی گەورەی ئابووریشی دروست کرد، هەم لە کارکردن لە ناوخودی هەرێم و داهاتی ناوخۆی کەم کرایەوە، هەم داوا لەسەر کڕینی نەوت وای لێ کرد کە سعری نەوت بە شێوەیەکی بەرچاو دابەزێت کە داهاتی نەوتیش کەم کرایەوە. حکوومەتی عێراقیش هەر لەو سەردەمە بودجەکەی ڕاگرت. یعنی سێ کێشە بەیەکەوە ڕووی تێکردین. لەبەر ئەوە ئێمە ئەگینا بەو چاکسازیانەش نەبووە کە ئێمە توانیمان تۆزێک داهاتی ناوخۆ زیادکەین، لەوانەیە ئەوەی ئێستاش هەیە ئەوەشمان بەدەستەوە نەبووە و نەشمان توانی بە ئەو بڕە بودجێش یان ئەو بڕە مووچێش دابین بکەین. کە دەڵێنیش بە پێی بودجەی بەردەست معنای ئەوە ئێمە بڕیارمان نەدەوە لەسەر 21 لە سەدیان 18 لە سبەی ئێمە بتوانین بودجە زیاتر بێتە بەردەستمان بەو ڕێژەیە مووچە زیادەکەینەوە و هیوادارین لە کاتێکی نزیکدا بتوانین ئەو کێشانە بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر بکەین. حکوومەتی هەرێم بەداخەوە ئەو بودجەیە کە پێویست بووە بۆ دابینکردنی مووچە و بەڕێوەبردننی حکوومەت لە بەردەستی نەبووە. من لە راپۆرتەکەمدا ئاماژەم پێدا کە خەرجیەکانی حکوومەت بۆ نزمترین ئاست کەم کراونەتەوە، بۆ نزمترین ئاست. تەنیا شتە پێویستەکان ئێستا حکوومەت خەرجی لەو شوێنانە دەدەکات بۆ ئەوەی بتوانین زۆربەی میزانیە یان بودجەی بەردەست بۆ مووچە بەکاربێنی. و بەداخەوە حکوومەتی عێراق من بە پێتان بڵێم تا مانگی چوار لە دەستپێکردنی ئەم کابینەیە تا مانگی 4 هەموو مووچەکان وەک خۆیان دران، بەڵام لە مانگی 4 دوای ئەوەی کە بەڕێز عادل عەبدولمەهدی بڕیاری دەرکرد بە وەستاندنی ناردنی بودجە بۆ هەرێم، ئێمە تووشی کێشە بووین چونکە احتیمادی سەرەی بەشێک لە مووچەکە لەسەر ئەوە بووە کە حکوومەتی عێراق دەینارد. و لەسەرەوەش دوای ئەوە مانگی بەشەکەیان کەم کردەوە لە 500 و ئەوەندە ملیارد دینارە بۆ 400 ملیارد دینار کەمیان کردەوە. دوای مانگی 5 و 6 و 7 حکوومەتی عێراق 1 دیناریشی نەنارد، بەڵام سەرەڕای ئەوە حکوومەتی هەرێم بەو پلانەی کە داینا بوو توانی هیچ نەبێ بە دواخستنیش بێ بە دواکەوتنیش بێ بەڵام مووچەکان بدات. لە نەتیجە گەیشتینە ئەوەی کە بەداخەوە لە 600 ملیۆن دۆلار کە بودجەی بەردەستی حکوومەت بووە لەوە زیاتر نەمان دەتوانی هیچ پارەیەکی ترمان بەردەست بێ بۆ دانی مووچە بە شێوەیەکی پێویست کە پێشتریش زۆر برادەران وەزیری دارایی باسی کردووە. 755 ملیۆن دلار پێویست بووە تەنیا بۆ داوینکردنی مووچە. ئێمە 600 ملیۆن دلارمان لە بەردەست بووە. بەو 600 ملیۆن دلارە هاتوین چیمان کردووە؟ هەرچی خەرجیاتی حکوومەتە کەممان کردوتەوە بۆ ئەوەی بەشە هەرە زۆرەکەی بۆ مووچە بدرێت. پەرۆشی ئێمەش بۆ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراق بۆ
جێبەجێکردنی ئەرکە یاسایەکانی خۆیان بۆ دابینکردنی شایستەدارەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەیە چونکە زۆر برادەران دەڵێن بەدیلی ئێوە چییە بۆ حکوومەتی عێراق بەدیل چییە ئێمە بەشێکی لە حکوومەتی عێراق هەمووشتان دەزانن و زۆریشتان لەوانەیە ڕۆژێک بەم شێوە ڕۆژێک بە شێوەیەکی تر مناقشەتان لەسەر ئەوە کرد بێ کە ئایا پێشتر چۆن بووە ئێستا چۆنە بەرحاڵ من نامەیە بچمە ناو هەندێک تەفاسیل کە بابەتی کۆبوونەوەی ئیمڕۆی ئێمە نییە بەڵام تاکو ئێمە بەشێکی لە عێراق ئێمە مەجبورین و داواش لە حکوومەتی عێراق دەکەن کە ئیلتیزاماتی یاسایی دەستوری خۆی بەرامبەر بە هەرێم جێبەجێ بکە و حکوومەتی عێراق ئەگەر تووشی قەیرانی دارایی بووە ئەبێ ئێوەی بەڕێز لە جیاتی ئەوەی پەنجەی تۆمەت یان ڕەخنە درێژی حکوومەتی هەرێمی کوردستان کە من داواتان لێ دەکەم وەکو نوێنەرەکانی نوێنەری خەڵکی کوردستان ئەم داوایە ئاراستەی حکوومەتی عێراقی بکەن کە بۆچی لە ساڵانی ڕابردوو مووچەی هەرێمی کوردستانیان نەناردووە کە بۆچی دوای ئەمە لە ساڵی 2020 مووچەی مانگی 5 و 6 و 7یان نەناردووە ئەگەر ئێوە ئەو داوایە و خەڵکی و بەغدا پەرلەمانی بەغدا حکوومەتی بەغدا بزانێتن کە هەرێمی کوردستان یەکدەنگ و یەک هەڵوێستە لەسەر داکۆکیکردن لە مافە یاسایی و دەستوریەکانی خۆی و شایستەدارەکانی هاوڵاتیانی خۆی من دڵیام کاریگەری زیاتریشی دەبێ بۆ وەڵامدانەوە و جێبەجێکردنی مافەکانی خۆیان بەرام ئیلتیزاماتی خۆیان بەرامبەر بهێنن